من ئەکەم هینم هەیە فەیسبووکی خۆم هەیە هەر بەناوی بەرزان قادر خەڵووس بەڵام ماوەیەکە پێشتریش هەر ئەویانە کرد چەند پەیجێک ینی هینی نییە ساحێبی دیار نییە هەر پەیجە و ناوی هەیە و قساکە و ڕسمێکی مندانێ و بەناوی منەوە قساکە من لە مۆزوعانەیە بە تایبەت دەمەی لەم ئەخیرە ڕوویاوە مۆزوعێکی گەورەیە ینی ئەوە نییە مەقسیتیا بکەم و تەرەفگیری لایە بکەم من یەکێتیم و ئەمە مەڵبەندە و لێرە دەوامەکەم و پێویستیم بەوە نییە بچم تەرەفگیری لایەک بکەم لەو قەزێت چکە قەزێکە زۆر لەوە گەورەترە مەقسیتیا بکەم بەڵام ئەو پەیجانە بۆ تێناگەم بۆچی ناوی من بۆ ناوی ساحێبەکەیان ڕسمی ساحێبەکەیان بەکارنایەنن بە ناوی خەڵکەوە بۆ قساکەن هەر من نیم زۆر کەسی کە ژوالیەکەن یا لە پڕ خەڵکە مرێنن کابرا زینووە یان بە ناوی خەڵکەوە قساکەن هیچێک لەوانەیە منیش بەڕاستی بۆم ناکرێ هەر یەکێک قسەیە بکە و من جوابی بەمەوە ڕامەکێشنە شەڕە قسا بێ شەو ڕۆژ بە دیار فەیسبووکەوە دانیشم ئیشم بەوە نییەگەر وتمەوە فەیسبووکەکە مێ متابعی بکەن چەند وەختە من ئەگەر جار گوڵێک بڵاوکەمەوە یا سەرخۆشی لێ چێ بکەم هیچیانی بۆی ئەخباری دنیا ئەوانە بزانین زانی چێ ماوە چێ مردووە من بێبەریم لێ لە دووسێ جاریکەش خۆم بڵاوم کردوەوە بەڵامی تر نامەوێت جوابی هیچ پەیجێ بەمەوە